لە سەرەتای هاتنی مانگی ڕەمەزانەوە کارەبای نیشتیمانی لە کەرکووک کەمی کردووە. ئیدارەی کەرکووکیش هەوڵی داوە بە هاوکاری پێدانی مۆلیدەی ئاهلی ئەو بۆشایە پڕ بکاتەوە کە کەمی کارەبای نیشتیمانی دروستی کردووە. هاوڵاتیانی کەرکووک لە کەمبوونەوەی کارەبا نیگەرانن، وەکو خۆشیان دەڵێن هەندێک جار خراپی کارەبای نیشتیمانی ڕێگە نادات مۆلیدە ئاهلیەکان بە باشی کارەبا بدەن. بەشێکیشیان دەڵێن پێویستە هاوڵاتیان هاوکاری حکوومەت بن لە کەمکردنەوەی فشار لەسەر تۆڕەکانی کارەبا. کارەبا لەگەڵ کارەبا هیچ سۆز ئەمان نییە، تاکو بڵێ کارەبا خراپە لە دەقەیەکە وەکو ترافیکی لاتەوە کارەبا دێتەوە ئۆڤڕە هیچ یعنی ناتوانێت هیچ شتێکی پێ بەڕێوە بەریت. تەنانەت وامان کردووە کە شەوانیش لای شەحم بەکاردین بە دووکانیش لە دوو مۆلیدە دوو کارەبا هیچی سوادەی لێ ناکەین. کارەبای نیشتیمانی تا چەند کەم بۆتەوە لە مانگی ڕەمەزانەوە؟ وڵای کەم بۆتەوە پێی ئەوەی کەەوە تر گەرمایە و خەڵک ئەمریکان ناکوژێنێتەوە هەموو کەس ڕەحمی پێ ناکە بەس سەب لەوەتی بۆ 10 ساعت کەمێک ڕەحم بووە. دۆخێ زۆر خراپایە، پێویستە پرسیار دەبێت پرسەکانکەی بۆ لە منیەکەی زۆر بەکەمی لە ڕۆژێکا 2 کاتژمێریان بۆ 3 کاتژمێر باوەڕا بۆ 5 کاتژمێر هیچ پێداویستەکانی مەدابین ناکات. هیچ باش نییە براکەم، ئەگە باش بواە کاتی پارشێوان ئەنیانم بڕێ پارشێوانەی بڕێن گانە ئەپارەی زیاترە دێن بە مۆلدەکان لەبەرەوەی کارەمامان بدەن ناچاریە. بەڕێوەبەراتی دابەشکردنی کارەبای کەرکووک ئاشکرای دەکات بەهۆی وەستانی یەکەی کەیوەن لە وێزگەی تازە بەشە کارەبای کەرکووک کەمی کردووە. ئەمە سەرڕای دابەشبوونی کەرکووک بەسەر کەرتی تایبەت و حکوومەتدا کە دابەشکردنی کارەبای کردووە تا 2 باش. لە وەرزی هاوینە بواری کارەبا هەنێ خراپی بەخۆیەوە بینێ لەبەر دوو هۆکارەوەی یەکەمیان کەوە توانای وێزگە بەرهەمێنەرەکان کەمە بێتەوە جگە لەوە لە بەرامبەریشی لۆدی خەڵکی زیاد دەکات. ئێمە هەردوو هۆکارەکەمان ئێستاکانە هەیە جگە لەوەی کەوە زیاتریش لەوانە ئێمە دوو وێزگەی سەرەکیمانە بوو لە ڕۆژانی یەکەمی مانگی ڕەمەزان کە وەستا بوون وێزگەی بەسمایی بەغا جگە لە وێزگەی کەیوەن یعنی با بڵین یەکەی کەیوەن لە وێزگەی تازەی غازی. ئەوەی دووەمیان وا دیارە چاکەوە بۆ لەبەرەوە ئێستاکان ئێمە کارەبایەکی باشمان لە بەغاوە بۆ دێ. کەرکووک ئێستا خاوەنی زیاتر لە 700 مێگاوات کارەبایە. ئەگەر بێت و لە بەغدادەوە بەشە کارەبای شارەکە وەکو خۆی ڕەوانە بکرێتەوە دابەشکردنی کارەبا بە هاوڵاتیان لە ئێستا باشتر دەبێت. ئەمە سەرڕای پلانی حکوومەت بە سپاردنی دابەشکردنی کارەبا بە کەرتی تایبەت تا بتوانرێت لە ڕێگەی جۆزەی 40 ئەمپێریەوە کارەبای نیشتیمانی زیاتر بە هاوڵاتیان بدرێت. گیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.